ئەمڕۆ کۆمەڵە کەلوپەلی پزیشکی لە ڕێگای خاتوونی نامرات دووەمی شاجوانی جیهان و لە ڕێگای سنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کللتوری گەیشتەوە شاری ڕانیا. کەلوپەلەکان کۆمەڵە کەلوپەلی هەمەجۆری تەندروستی لە خۆگرتووە، هەم بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین و بۆ چەند نەخۆشخانەیەکی تریش. ئەم پەیوەندیانەمان لەگەڵ خاتوونی ناوبراو هەوڵ دەدەین بەردەوام بێت کە بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا کۆمەڵێک هاوکاری تری لە بواری مرۆیی و پەروەردەی بگاتەوە هەرێمی کوردستان. ئەو هاوکاریانە لەلایەن خاتوونی شاجوانی دووەمی هێن ئوسترالیا هەستا بەدابینکردنی ئەو شتانە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین کە چەند بێدێک لە خۆی دەگرێت لەگەڵ هەندێک پێداویستیە بۆ ناو خەستخانەکان کە هەمویان شتی باشن و ئیسفادەیان لێ دەکرێت لە ئێستادا بەهۆی ئەوەی کە ئێمە ناتوانین لەو قەیراندا دەستمان بەستراوە ناتوانین هەموو شتێک وەک خۆی دابینکەین. دەستی خۆش بێ و دەستخۆشی لێ دەکەین نمونەی زۆر بێ